چیرۆکی دامەزراندنی هۆتمەیل چیرۆکێک کە پڕە لەوانە و پەند. ئەم چیرۆکە باز لەوە دەکات کە سەرکەوتن پێویستی بە هەوڵدان و هەڵپەکردنە. هیچ کەسێک لە ئێمە ناتوانێت بگاتە لووتکەی سەرکەوتن گەر هەوڵی بۆ نەدات، چونکە خەونەکان بە باسکردنیان نایەنەدی، بەڵکو پێویستیان بە هەنگاونانە. گەر لە سەرەتاشدا بە شکستێنانیش بێت لە کۆڵنەدان مەوەستن. لەبیرتان نەچێ دەوترێت کە شکستێنان یەکەمین هەنگاوەکانی سەرکەوتنە. چیرۆکەکەی سابر باتیاش باز لە شکستێنان وەستانەوە دەکات، چونکە ئامانجی بەدیهێنانی خەونەکەی بوو. بە تەنیا لە هێندستان لەدایک بوو، هەر لەوێش قوتابخانەی تەواو کرد. دواتر چووە ئەمریکا و لەوێ لە کۆلێژی ئەندازیاری کارەبا دەستی بە خوێندن کرد. باتیا لاوێکی زیرەک و لێهاتوو بوو، هەرەوەش وای کرد کە بتوانێت لە کۆمپانیای ئەپڵ دەست بەکارکردن بکات. بۆ ماوەیەکی زۆر لەوێ کار دەکات، بەڵام لە ناکەو بڕیار دەدا دواز بهێنێت و کارەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی باتیا دڵنیا بوو لەوەی کە دەتوانێت پرۆژەیەکی تایبەت بەخۆی دروست بکات. لەو ماوەیەدا چاوی بە جاک سمێز دەکەوێت، پێکەوە هەوڵ دەدەن کارێک بکەن. یەکەمین ئامانجیشیان بریتی بوو لە دامەزراندنی داتابەیسێک لە ناو تۆڕی ئینتەرنێتدا. لە دوای ئەوەی هەوڵێکی زۆریاندا، بەڵام وازیان لەو بیرۆکەیە هێنا، ئەوە کاری وازێنانیشیان بۆ ئەوە دەگەڕایەوە کە لەو کاتەدا هیچ بڕەپارەیەک لە ئینتەرنێتدا خەرج نەدەکرا. بەڵام دواتر بڕیاریاندا کە کۆڵ نەدەن. دوای چەندین لێکۆڵینەوە و گەڕان بە دوای کۆمپانیایەک یارمەتیان بدات لە دابینکردنی پارە بۆ پرۆژەکەیان، گەیشتن بە کۆمپانیای دریپەر فیشەر کە بیرۆکەکەیانی بەدڵ دەبێ و بڕیار دەدات یارمەتیان بدات. بەو شێوەیەش باتیا و جاک سمێس توانیان یەکەمین ئیمەیل نامەی ئەلیکترۆنی بە خۆڕایی پێشکەش بەجیان بکەن. بڕی پارەدارکردنەکەشی $300,000 بوو. ماڵپەڕێکیشیان بۆ دروست کرد لە ساڵی 1996 لە ژێر ناوی hotmail.com. بەو شێوەیە هۆتمەیل بوو بە یەکێک لە بەربڵاوترین ماڵپەڕەکان، گەیشتە ئەوەی کە کۆمپانیای مایکرۆسۆفت بە بڕی $400 ملیۆن بیکرێتەوە و داواشیان لە هەردوو باتیە و جاک کرد کە لەگەڵیان بمێنەوە لەسەر بەرەو پێشبردن و پەرەپێدانی ئەوێ بەردەوام بن. ئەو دوولاوە بۆی زیرەکی و لەیاتوویەکەیانەوە توانیان بگەنە خەونەکانیان. هەردووکیان لە دوای زانکۆ بوونە یەکێک لە دەوڵەمەندترین کەسەکانی سەردەمی خۆیان.